ئاهەنگە جوانەکانی نێو دنیای گۆرانی موزیکی کوردی و خاوەنی چەندین بەرهەمی تایبەت و مێژوویەکی جوان لە نێو ئەم بە بڵێم بەرهەمهێنانی گۆرانی موزیکەیە و لەگەڵەوەشە دانەبراوە بە شێوەیەکی بەردەوام توانیوێتی کە بە شێوازی جیاواز و دەستای لە جیاوازەکانیشە چەندین بەرهەم پێشکەش بە هاواداران و گوێگرانی خۆی بکات. بەڕێزیان لە ڕێی سکایپەوە ئەمڕۆ لەگەڵمانن و گفتوگۆکەین دەربارەی بەشێک لە بەرهەمەکانی و هەروەها نوێترین بەرهەمیشیان. خاتۆ مەلگیان سلااو لێبێم کاتت باش بێ. سڵاو لە تۆ خاتونگیان، زۆر سپاس بۆم بەسەرکردنەوەیە. زۆر سپاس بۆ تۆ، زۆر خۆشحاڵم. جا حەزەکەم بزانم لە چ وڵاتێکەوە لەگەڵمانی ئێستا لەکوێی حالیان لە پایتەختەوە لەندەن. زۆر باشە، زۆر خۆشحاڵم. بگومان هاتوچۆکان ماشەڵڵا زۆرن بۆ بەرهەمهێنانی با بڵێم کاری هونەری جوانە و بۆیە پرسیم وتم بزانم لە ئێستا لەکوێ لە چه وڵاتێکی بۆیە لەوە پرسیم. لە سوید بووم، لەم دوا تۆمارکردنمان لە سوید بووم لە چەند ڕۆژی ڕابردووە، بەڵام ئێستا گەڕاوینەتەوە. دیدارێکیش هەبوو لە وڵاتی سوید لەگەڵ بەڕێز ڕۆژکەریمە، ئەو دیدارە ئامانجەکەی چی بوو؟ بەڵێ هونەرمەند ڕۆژکەریم لە بەرۆی ئێستا خەریکی ئاوازدانانەوە کۆمەڵی ئاوازی زۆر جوانی هەیە. من بەڕاستی خۆشحاڵ بووم یەک دوو ئاوازی بەخشیە من لە سوید هەرچوون بۆ سوید لەوێ تۆمارمان کرد، بەڵام بەنیازین ئینشاڵڵا لە بەریتانیا کلیپێکی جوانی بۆ بکەین. زۆر باشە. ئەمە هەواڵێکی نوێ بوو لە کورسات مەگەزینەوە کە خاتو ئەمەل دوو لە ئاوازەکانی هونەرمەند ڕۆژکەریم لە ئایندا بەکارێنێت بۆ نوێترین بەرهەمی خۆی. تەواوە؟ بەڵێ زۆر باشە، زۆر خۆشحاڵین خاتو. بەڵام لە هۆنداوەی کاکە مازیار فایق بابیرمان نەچێت، چونکە هۆنداوەکە خۆی ئاوازێکی زۆر ناسک و جوانە، هۆنداوەکەش بە هەمان شێوە زۆر گەنجانەیە لە بەرەوەی تا ئێستا با بڵێن بۆ گەنجەکانمان کردووە. ئێمەش ڕەنگە لە زەمەنی ئێمە پێمانەوتێ جیلی ئاڵتوونی یاخود گوێگرانمان ئاشقانی دەنگی ئێمە لە چۆنەڵی هاوتەمەنی خۆمانن، بەڵام ئەم جاریان کارەکە تۆزێ گەنجانەترە لە خۆمان، هەم بە دەنگ و هەم بە ڕەنگ و بە هەموو شتێ جیاوازترە بێ لەوانەی تر لە کارەکانی ترم کە پێشتر کردووە. وەکو ئەوانی تر بەرهەمی زۆر تایبەتە بێت و بەو هیوایم کە لە ئایندێکی زۆر نزیکیشە بێتە بەرهەم و پێشکەش بە گوێگرانی خۆتی بکەی. جا پێم خۆشە بزانم جگەل لەو دووکاری کە لە ئێستاە باسمان کرد سەرقاڵی چەندین کاری تریت، یەکێک لەوانە کە لە ماوەی چەند مانگێک لەمە پێشە بەرهەمێکی زۆر جوان و تایبەت بوو، ئەویش لەژێر ناونیشانی هەبوو نەبوو. بزانم کە ئەم دوێتە چۆن بوو و چۆن بەرهەم هات و چیرۆکەکەی چی بوو؟ بەڕاستی هەبوو نەبوو زۆر بیرمان لەو کردەوە کە کلیپەکە ناوێکی تایبەتی هەبێ لە بەرەوەی ئێمەی هونەرمەندان بە تایبەتی ئەو جیلی ئێمە کە کارەکەین ئێمە بۆ لایک و کۆمنت و ڤیو کار ناکەین، ئەبێ پەیامێک لە پشت ئەم گۆرانیانەوە بێ بۆ هەڵێبژێرین. بەڵێ بە سێ زمان بوو، بە کوردی و عەرەبی و بە تورکمانی ئەرمەنی، لە بەرەوەی ئەو گۆرانی کە هونەرمەندی کۆچ کرد و مامۆستا حەسەن زیرەک و گۆرانی و تۆ لەگەڵەوە خانمەیە ئەرمەنی بۆ بە تورکمانی ئەو گۆرانیان وتووە. ئێمە هاتوین مەسەڵەن بڵێن کانیامەکان بە عەرەبی کێکێکە لە چیرۆکە بەناوبانگەکانی هونەرمەندی سووریا مەیادەحەنایی کە خۆشی لە ئەسڵا کوردە، با بڵێن دوایەوە ئەیتەمەنی پڕ ئەسرین و مامۆستای گەورەی کورد شاری سلێمانی هونەرمەند کەریم کابانی کۆچ کرد و بەڕاستی ڕۆحی شاد بێ کە گلەیەکە لە تەمەنەکەی. پاشان بڵێن کانیەمەکان کە ئەم چیرۆکانە هەموو بوونەتە سەربروسی چۆنەڵی گوێ ئاگردان خەریکە بیرەچنەوە، خۆشەویستی بیرەچێتەوە، ڕێز و تەقدیر و ئەمانە بیرەچێتەوە لە کانیامەکانەوە هێناومانە. پاشان ئەیتەمەنی پڕ ئەسرینم لە دوایە ئەهلە و سەهلە بالئەحباب کە گۆرانیەکی تەڕووبە، ئەویش پێم وابێ لە ئەسڵا خۆی ئەرمەنیە، بەڵام بە عەرەبی ئەو گۆرانی وتووە کە بەخێرهاتنی میوانەکان و کە ئێستا ماڵەکان کەم بوونەتەوە لە میوانداری لە کۆتاییە بێ دکتۆردەوە و دەرمانی حەسەن زیرەک و ئەو خانمەکە وتویانە کە ئەمە هاوارێکە کە ئەیکین پەیامێکی لە دوایەوە ئەی دکتۆر وەرە کۆمەلگا پێویستی بەڕاستی بە چارەسەرە، چونکە لە هەموو کایەکانە ئێمە کێشە و نوقسانیمان هەیە، لەبەرەوە ئێمە هەوڵمان داوە لە ڕێگەی گۆرانیەوە ئێمە ئەم پەیامانە بین، بەڵێ ئێستا هەموو یەکێ لە ئێمە بە هەچ شێوەیەک بێ گرفتارین بە کێشەیەکەوە، پێویستمان بە کەسێکە هاوکاریمان کە. زۆر باشە. اینجا بێگومانم کە کاری دوێت کارێکی زۆر قورسە،
تاوەکو دوو دەنگ نزیکە بنەوە تاوەکو بەرهەمەکان هەڵ ئەبژێرن و دواتر ئەبێ هەردووکیان هەردوو هونەرمەندەکە لەسەر بەرهەمەکان ڕێک بکەون و کۆمەڵێک قورسایی تر و بێگومانم کاری کە ئێوەش کردان بەرهەمێکی زۆر جوان و تایبەت و زیندووکردنەوەی بەشێک لە یاخود بڵێم دووبارە وتنەوەی بەشێک لە گۆرانیە فۆلکلۆرە کوردە جوانەکان و جارێکی تر ئەگەر کارێکی لەم شێوەیە بێتەوە لەگەڵ هونەرمەندێکی ترا ئەم با بڵێم کارە دووباراکەنەوە؟ بێگومان ئەوەی کە مۆسیقیە ئەوەی هونەرمەندەی گوێی لێمانە بێ دڵنیاتانەکمەوە کە ئەوان زیاتر لێمە تێگەن چونکە مامۆستا سەعدون کاکەی بەڕاستی ئەو بەجیا چۆنەڵی تەبەقەیەکی جیاوازی هەیە من تەبەقەیەکم لەو بەرزتر هەیە یعنی تۆزێ من 2 تۆن 3 تۆن لەبەر خاتری دەنگەوە هاتوومەتە خوارەوە ئەو بەڕێزیان 2-3 دەنگ هات چۆنەڵی تۆن هاتۆتە سەرەوە ئەمان کێشانەمان تیا دروستە بێ بەڵام لێرە ئازایەتی و ئەبێ بڵێن جەسارەتی پێوە بێت چونکە ڕەنگە هەر گۆرانی بەژە لەو تۆنەی خۆیەوە ڕاهاتوە بۆ دەنگە بڵێ ئەڵێ من بەو دەنگە نایڵم بەڵام ئێمە چالەنجێ بوو کردمان سپاس بۆخوا کارێکی جوان بوو بەشی خۆی کە هێشتا لە مانی 7 بۆ 8 ئێمە کلیپمان کردووە بەشی خۆی چۆتە ناو خەڵکەوە بۆ هیواین زیاتر بچێتە ناو خەڵکەوە کە مێنێتەوە بەڵێ ئەگەر هەبێ کە ئەزمونێکی لەو شێوەیە بێ ئینشاڵڵا لە ئایندەیە ڕێبکەوێ دەنگەکانمان مطابقی یەکتری بێ و بە کارێکی جوان بۆ ناقیچێکە ئەمانەش هەمووی ئەزمونن لە هونەرە پێویستە هەبێ. زۆر باشە لە ئێستا اینجا با بپرسم خاتو ئەمەل سەرقاڵی چییە بەرهەمی تری تۆمار کردووە باوش لە کورسات مەگەزینەوە بە گوێگرانی بڵێن. وەڵا بێگومان کارمان زۆرە بەڵام بەداخەوە سپۆنسەر هەنێ جار ڕەوڕەوەی کارەکانمان خاوە کاتەوە ئێستا لە هەمووی تازەترینیان ئینشاءڵڵا بیکەینە دیاری سەری ساڵ بۆ ساڵی نوێ زەردەخەنەیە کە هۆنراوەی مامۆستا ساڵح بێچارە ئاوازی مامۆستا عومەری چەلۆیە کە دەرهێنان و سیناریۆ و کارە جوانەکەی بۆ دەرهێنان کاگاسۆی جەمال موختارە خۆشبەختانە هەر ئەمڕۆ پێش تەلیفۆنەکەی بەڕێستان پەیوەندیم پێوە کرد کە بەڵێنی دا بەڵێ زۆر لە مۆنتاجە زۆر پێشکەوتووە ڕەنگە زۆر ئینشاءڵڵا لەم نزیکانە ئێمە بیخەینە یوتیوبی خۆمەوە کە بڵێن بڵاو بێتەوە لە هەچ تەلەڤیزیۆنێکیش بێوێ لە خزمەتیانان بە دیاری لە ئێمەوە پێشکەشیانیەکەین. زۆر باشە ببوورە خاتون ناوەکەی بۆ جێی سەرنجی من چۆنەڵی نزیکترین کات ئامادە ناوەکەی بۆ جێی سەرنجی من زەردەخەنا بە بزانم کە شعرەکە باس لە چیە کات و گۆرانیەکەش هەر بە شێوەیەکی گشتی و ڤیدیۆ کلیپەکەشی باس لە چیەکە قەی ناوانە ئاشکرا بکەین. کلیپەکەی بەڕاستی ئێمە بە گرین سکرین کردومانە لەگەڵ 2 سەماکاری بالیە تا ئێستا من لەو کارم نەکردو بەڵام پێم خۆش بوو ئەم جارە لەبەروی هەمومان هەرگلی لە هونەرەکەین ئەڵێن هاتۆتە دواوە ئەڵێن ناکرێ بەڵێ کارەکرێ بەڵام ڕەنگە زۆر کەس بەدیقەتەوە فۆلۆی ئەم کارە جوانانە نەکا بۆیە حەزم کرد ئەم جارە لەگەڵ دەنگی مناو لەگەڵ ئەو هونراوە جوانە بە کارێکی تری هونەری چۆنەڵی بەشێکی تری هونەر لە ناو کلیپەکە ئامادەی هەبێ لەبەرەوەی هۆنراوەی مامۆستا ساڵح بێچارە زۆربەی کات چیرۆکی هۆنراوەکانی شتەکانی زۆر جوانن ناوی زەردەخەنەیە و هەروەها یەکەمین جاریشە لێرەوە لە کورساتەی لەم کە تازەترین زانیاریە هەر بۆ ئەم کلیپە کۆمەڵێ فەیسی جوانی شاری سلێمانی کۆمەڵێ هونەرمەند بەشدارن لە ناو کلیپەکەیە لەبەرەوەی ناوی زەردەخەنەیە کۆمەڵێ زەردەخەنەی جوانی ئەو کەسە دیارانەی شارمان کۆ کردوێتەوە ئەمەش بیرۆکەی کاگە ئاسۆی جەمال موختارە بەڕاستی تاسە خۆشم نەمدیوە ئینشاءڵڵا ئەم بەیانیەگا بەدەستم دوایین مۆنتاجی ئامادا بێ بزانین چۆنە ئیتر بەزیکانە ئینشاءڵڵا پۆستێک بە ئایندەیەکی زۆر نزیک بگاتە دەست کورسات مەگەزینش بۆی ئێمەش لێرەوە پێشکەشی بینەران و هەواداران و گوێگرانی ئەمەل سعید کوردی بکەین. جامەیە بپرسم خاتوەمەل هەمیشاڵێن بە تایبەت و هونەرمەندانی کە لە تاراوگە ئەژین زۆر کاتەیە کاتیان زۆر کەمە بۆ ئەوەی کە بتوانن کاری بەڵێم هونەری بەرهەم بهێنن جای لەوەی تۆمارکردن بێت یاخود ڤیدیۆ کلیپ بێت کە هەمیشە قورسە بە تایبەت لە تاراوگە بەشێکی زۆر لە هونەرمەندان بە تایبەت ئەبینین کە سەرقاڵی کاری ترنەوە بێ کات بدۆزنەوە بۆی کە بەرهەمێک تۆمار بکرێت ژایەوەی کە موزیکەکان ئامادە بن وارووا و کەسانی کە ئاوازدانەرن وارووا هونەرمەندان خۆشیان بەڵام ئەبینین ماشەڵڵا هونەرمەند ئەمەل سعید کوردە بە بەردەوامی کارەکات ئەم سەفەرکردنە زۆرانە ئەمە بەرهەمەکەیەتی
ئەی بێگومان وایە کاکە بالێ چاوم نێ لەسەرەوە چیە ماشەڵڵا سپاس دەکەم وەڵڵاهی لە ڕاستیە ڕاستەکەی هەمومان سپۆنسەر ئەوەنە دەست و پەیوەندی بەستوینەتەوە من بەڕاستی پەیوەندیم بە کۆمەڵی هاوڕێوە کردوتم هەمومان نابێ هەر بناڵێنین بڵێن سپۆنسەر ناهێڵێ با من پرۆژەیەکم هەیە بە ناوی بوتم باوای ناوبنین ناوی بنین سوال و سادەقە چۆناهی بێمە بۆ هوەر هەر ڕاوەستین هەرە بێ دەفتەر و دوو دەفتەرمان بۆ سەرفکەن و کارکەن ناکاکە گیان ئەوەی ستۆدیۆیە داوای بۆن مونا بیزۆرە قاکە با دەم لێ بسەنێ بۆی من بتوانم ئەم ئیشە بکەم ئەو مسەوەرەی داوای خودت ئەو دەرێنەری داوای 1000 پاوانم لێکا من مثلا نیوە یان ڕۆبعێکی بدەمێ هاوکارم بنەوەی ئەم ئیشانە بتوانم بڕێکن بەڕاستی من سپاسی هەموویکی لەو هاوڕێیاناکەم بە هەمویانەوە لە دوور لە نزیک لە کوردستانەوە لە ئەوروپاوە بەڕاستی هەمویان بەشی خۆیان چۆنەڵی دەستیان شل کردووە لە نرخەکانە ئەمەیە ئەلحەمدوللا بۆ هینەکە بۆ ئەوەی کە با بڵین کەمێک چالاکیمان پێوە دیارە ئەگەر هەمومان هاوکار نەبین لە سەرخستنی هونەرە هەر کەسە لە ماڵی خۆی دانیشێ و نرخەکەی وەنە بەرزکاتەوە لە ئاسمان و ئاخر کەس کارمان پێ ناکرێت بۆیە سپاس بۆ هەموو جوهدێک بۆ هەموو هاوکاریەک لە دەوروبەرما بۆ مۆسیقەکان بە تایبەتی کە پەیوەندیان پێوەکەم کەسی ناڵێن لەبەرەوەی هەموو حەزەکەین کار بکەین هەمومان ئەخوازین هوەر کاری هەبێ هوەرمەند بەردەوام کاری هەبێ ئێمە دایما هەواڵەکانمان لەسەر شاشە و لەسەر چۆنەڵێ ڕاگەیاندنەکان بێ بەڵام بەداخەوە کە با بڵێن سویلە نەبوو کە پارە نەبوو کاری پێ بکەین کەس ناتوانانی چونکە هەموو شتێ بە پارە ڕاستە بەڵام هەوڵدان و کۆڵەدانەکانی تۆش ماشەڵا بۆ هیوایم کە هۆکار بێت بۆ چاولێکەری بەشێک لە هونەرمەندانی کە ساڵانێکی زۆرە دابڕاون و هیچ کارێکیانی بەتایبەتیش ئەو هونەرمەندانەی کە لە تاراوگە و لە دەرەوەی وڵاتن و زۆر جار بەهانەی نەبوونی کات یاخود ئەم بابەتانە هێنەوە کە ئێمە بێبەشین لە دەنگە تایبەتەکانیان ئینجامێ پرسیاریەوە بکەم بێجگە لەم بەرهەمە جوانەی کە زەردەخەنەیە ویست ئاماژە بۆ بکەی کە بەرهەمی تریژ لە ئێستا لە تۆمارکردن و لە کارکردنایە باویش ئاشکرا بکەین خاتوو ئەمەل بزانین چیتر هەیە هەموو هێنەکانی دەرخستن وردە زۆر سپاس گیانەکەم سپاس بۆ هەواڵپرسین بەڵێ بە ناوی ئازیزترینی هۆنراوی مازیار فایقە ئاوازی هونەرمەند ڕۆژکەریمە ئەوە بوو لە سوید ئێمە تۆمارەکەیمان تەواو کردووە چاوەڕێی ئەو کۆمپانیایان وەڵام بدرێنەوە ئەمەش هەر بە هەمان شێوە پێم خۆشە بیرۆکەی سیناریۆشتەکەشی هەر بە گرین سکرین بکرێ بیرۆکەی خۆم بوو چاوەڕێم وەڵاممان بدرێتەوە ئینشاءڵڵا ئەگەر لە ئایندەیەکی نزیکە ئەمیش کلیپی بکەین ئەمانەوەی ئەوە بکەین بە دیاری بۆ عاشقانی شار بۆ جژنی ڤەلەنتاین بۆ جژنی عاشقانی ئینشاءڵڵا بە هیوای بەردەوامیت و کۆڵنەدانت بۆ هیوایم هێزێک بیت بۆ بەشێکی تر لە هونەرمەندانی کە دابڕاون بۆ هیوایم هەمیشە بەرهەمی جوان پێشکەش بە گوێگران و هەوادارانی خۆت بکەی سوپاس بۆ خاتوو ئەمە سعید کوردە کە لەم بەشەی کورسات مەگەزین لەگەڵمان بوویت و باسمان لە بەشێک لەو کارانە کرد کە لە ئێستا بەڕێستان پێوەی سەرقاڵن